ڕاستی بەدیهێنان و تیۆری پەرەسەندن بە بەردبووەکان. ئەوانەی بە مەبەستی دۆزینەوەی سەرەتای ژیان باوەش بە بیردۆزی پەرەسەندندا دەکەن، هەم گوایە بۆ سەلماندنی تیۆریەکەیان و هەم لەبەر ئەوەش کە لە چاخەزانراوەکانی مێژوودا نمونەیەکی پەرەسەندن نەبینراوە، پەنا بۆ بە بەردبووەکان دەبەن. داروینیش هەمان شتی کردووە. ئەو وەکو کوڕی پیاوێکی دکتۆر و خێزانێکی دەوڵەمەند سەرەتا دەستی بە خوێندنی زانستی پزیشکی کردووە، بەڵام لە قوتابخانە ڕای کردووە و بە دەشت و دەردا گەڕاوە و خۆی سەرقاڵی ڕووەک و درەختەکان کردووە. بەڵام کاتێک لە خوێندنی پزیشکیدا سەرکەوتوو نابێت، بڕیار دەدات دەست بە خوێندنی ئاین ناسی بکات. هەرچەندە زیرەکیە تیۆریەکەی لە جێی خۆیدا بوو، بەڵام چونکە زیرەکی پراکتیکی لە هەمان ئازدا نەبووە، ئەم خوێندنەش زەحمەتی بۆ دروست کردووە. وەلێ لە کۆتاییدا بەهۆی بۆنەیەکەوە پیشەی ڕاستەقینەی خۆی دۆزیەوە. لەگەڵ کەشتێکدا کە حکوومەتی ئینگلتەرا بە مەبەستی لێکۆڵینەوە پێچی هێناوە دەکەوێتە ڕێو لە ئەفریقا و ئەمریکای باشوور و ئوستورالیا و دوورگەکانی ئۆقیانوسیادا توێژینەوە دەکات و ئاژەڵی دوورگەکانی گالاپاگۆسی بەراورد کردووە بە ئاژەڵی کەناراوی کیشوەرەکان و لەسەر هەندێک بەبەردبوو توێژینەوەی کردووە و سەرنجی لە چالاکی مەرجان و بورکانەکان داوە و نمونەی ڕووەک و ئاژەڵی کۆ کردووەتەوە. بە کورتی لەبەر ئەوەی بانگەشەی پەرەسەندنی زیندەوەران لە یەکتری و هەبوونی باپیرانێکی هاوبەش لە نێوان مرۆڤ و مەیموندا ڕاستەوخۆ پێویست بە ناوەندە ئاژەڵێک دەکات، هەستی بە پێویستی پەنابردن بۆ بەبەردبووەکان کردووە. ئەوانەش کە پسپۆڕی ئەم کاران پێیان دەوترێت بەبەردبووناسەکان. ئەگەر ئەو بەبەردبووناسانەی کە لە پێشینە بڕیاریان نەداوە بەبەردبووی ناوەندە زیندەوەرەکان بدۆزنەوە و بڵێن دەگونجێت مرۆڤ لە مەیمونەوە پەرەی سەند بێت، بە هەمان جۆر ئەگەر ئەو زانایانەی جینەکانیش کە لە پێشینە بڕیاریان نەداوە پشتگیری قسەکانیان بکەن، تەنها ئەو کاتە بیردۆزێکی لەم جۆرە بەهایەکی وا بەدەست دەهێنێت کە لە ناوەندە زانستیەکاندا قبول بکرێت و شایانی ئەوە دەبێت لێکۆڵینەوەی لەسەر بکرێت. هەتا ئەمە ڕوو نەدات ناگونجێت بە بانگەشەی پەرەسەندن بوترێت تیۆریەکی زانستی. بەبەردبووی باڵندە. هەتا ئێستا لە ناو ئەو بەبەردبووانەدا کە دۆزراونەتەوە باس لە بەبەردبوویەکی باڵندە دەکرێت بە ناوی ئارچایۆتێریکس کە گوایە خاوەنی کلچی درێژ و ددان و چڕنووک بووە و بانگەشەی ئەوەی بۆ دەکرێت کە ناوەندە زیندەوەری نێوان خشۆک و باڵندەکانە. بەرمەبنای ئەمە لایەنگرانی پەرەسەندن پێیان وایە مادام یەک دانە ناوەندە زیندەوەریان لە قۆناغی دوور و درێژی پەرەسەندندا دیوەتەوە، ئەوە حەڵقەونەکانی دیکەش دەدۆزنەوە و سەرجەم بۆشاییەکانی نێوان مرۆڤ و یەکەم کرم پڕ دەکەنەوە و پەرەسەندنی مرۆڤ لە مەیمونەوە دەسەلمێنن. ئەمە لە حاڵێکدا هیچ نیشانەیەک بەو باڵندە ناوبراوەوە نییە کە بیسەلمێنێت ناوەندە زیندەوەری نێوان خشۆک و باڵندەکانە. پرۆفیسۆر عاتف شەنگون کە یەکێکە لە پارێزەرانی ئەم تیۆریە و کتێبێکی بە ناوی پەرەسەندن نووسیوە، لە بەرجی یەکەمی کتێبەکەیدا گومان و دوودڵی خۆی بەرامبەر بە بانگەشەکانی لەمەڕ ئەم بەبەردبووە دەخاتە ڕوو دەڵێت ئەم بەبەردبووە پێناسێکی وای نییە کە لە ناوەندە زانستیەکاندا قبول بکرێت. ئەگەر ئەم بەبەردبووی کە بانگەشە بۆ دۆزینەوەی دەکرێت بە ناوەندە زیندەوەر ئەژمار بکرێت، کەوایە هیچ ڕێگرێک لە بەردەم ئەوەدا نییە کە شەمشەمەکوێرەش لە هەمان گروپ حیساب بکرێت، چونکە شەمشەمەکوێرە باڵندەیەکی شیردەرە. ئەوە زۆر ئاساییە ئەگەر بوترێت ناوەندە زیندەوەری نێوان شیردەر و باڵندەکانە. بەڵام لەبەر ئەوەی زانست باسی لە هیچ سەردەمێک نەکردووە کە شەمشەمەکوێرەی تێدا نەژیابێت و لەوەتەی هەیە هیچ گۆڕانکاریەکی بەسەردا نەهاتووە، ئەوە تەنانەت لایەنگرانی پەرەسەندنیش بیر لەوە ناکەنەوە کە وەکو بەڵگەیەک لە تیۆریەکەیاندا بەکاری بهێنن. بە وێنەی ئەو بەبەردبووی کە باسکرا، هەندێک لە باڵندەکانی ئەمڕۆیش کەناری دەنوکەکانیان ددانی وردی پێوەیە. باڵندەیەک بە ناوی ئۆپیثۆکۆمۆس هۆواتزین لە دارستانەکانی ئەمازۆن دەژی و بێچوەکانی خاوەنی پەنجەی سربەستن لە کۆتایی باڵەکانیاندا. لەبەرەوە گەڕان بە دوای حەڵقەونەکانی زنجیرەی پەرەسەندندا هەتا دەگات بە مرۆڤ و هەڵوێستەکردن لەسەر بانگەشەی بێمانای وەک ئەمە، وەک ئەوەی لە یەکەم ڕۆژەوە هەتا ئێستا هەموو جۆرەکان
تەنانەت هەموو ئەو جۆرانەی کە ئێستا لە دنیادا دەژین زانرا و بن و دۆزرابنەوە جگە لە خۆفریودان هیچ جواتایەکی دیکەی نییە و نابێت، چونکە لە ناو ملیۆنان جۆری زیندەوەراندا دەبوو ئێستا ملیاران نازیندەوەر هەبن. جگە لەمە پاشماوەی هەموو ئەو زیندەوەرانەی ڕۆژێک لە ڕۆژان لەسەر زەوی ژیاون و ئێستا لە ناوچوون زۆر و زەبەندەیە، بەڵام بە هەر حیکمەتێک بێت ڕێمان لە تاکە یەکدانە نمونەی ئەم ناوەندە زیندەوەرانە ناکەوێت. زیندەوەرانی وەک دایناسۆرەکان کە لە قۆناغێکی ڕابردوودا بەدی هێنراون و دواتر بەهۆی هەندێک هۆکار و لە پێشەمویانەوە هەلومەرجەکانی ژینگە لە ناوچوون تەنها و تەنها نمونەن لەسەر لە ناوچوون نەک پەرەسەندن. سەرڕای هەموو ئەمانە هەڵوێستەکردن لەسەر ئەم تیۆریە لە ماوەی زیاتر لە سەدەیەکدا و سەرفکردنی خەرجێکی زۆر تێیدا هەرگیز ناگونجێت بە ناوی زانست و ڕاستیەوە بێت. وەکو پێشتریش عەرزم کرد، لەبەر ئەوەی پەرەسەندن وەکو دۆگمایەک لە دژی بەدیهاتن و دین و باوەڕ بەخوا بەکاردەهێنرێت، هێشتا هەندێک ناوەندی زانستی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. چیرۆکی ئەسپە پێنجنی نۆچیەکە یەکێکی دیکە لەو ناوەندە زیندەوەرانەی کە لە یانگرانی پەرەسەندن گوایە وەکو بەڵگەیەک دەیخەنە گۆڕێ چیرۆکی ئەسپە پێنجنی نۆچیەکەیە. بە گوێرەی ئەمە یەکەم ئەسپ پێنجنی نۆچی هەبووە و هێندەی ڕێویەک بووە، دواتر بە قۆناغەکانی ئیۆهیپوس و مێسۆهیپوس و مێریچیپوس و پلیۆهیپوسدا تێپەڕیوە و بە تێپەڕبوونی کات نینۆکەکانی قاچی کەم بوونەتەوە. عاتف شەنگون بە گومانەوە دەڕوانێتە ئەم بانگەشەیەش و دەڵێت ئەم زیندەوەرانەی کە پاشماوەکانیان دۆزراونەتەوە هیچ بەڵگەیەکی زانستی وانییە کە بیسەلمێنێت ئەسب لەوانەوە هاتووە. ئەگەر ئەم بەبەردبووانە ڕاستیش بن، گریمانی ئەوە زۆرە کە جۆرێکی تایبەت بووبن و دواتر لە ناوچوو بن. ئەجینا هەرگیز ناکرێت ئەسب بەمانەوە ببەسترێتەوە. ئەگەر بمانەوێت هەر چۆنێک بۆ بە یەکیانەوە ببەستینەوە، ئەوە دوو پرسیاری گرنگ دێنە پێشەوە کە عاتف شەنگون خۆیشی دەیکات. بۆچی نینۆکەکانی ئەسب لە پێنجەوە بۆ یەک کەم بوونەتەوە؟ هەروەها بۆچی باڵای کە بە قەدەر ڕێویەک بووە بەرز بووە؟ زانستی جوەڵامێکی بۆ ئەو پرسیارانە پێ نییە. ئەمڕۆژ زیندەوەرانێکن کە یەک نینۆک و دوو نینۆک و سێ نینۆک و چوار نینۆکیان هەیە. زیندەوەرانی وەک ڕێویشەن و لە هەمان هەلومەرجەکانی ژیاندا هێشتا هەروەکو ڕێویوان. زیندەوەریشان کە پێنج نینۆکیان هەبووە و لە ئێستاشدا هەر پێنج نینۆکیان هەیە. بۆچی دەبێت ئەسب چواردانە لە نینۆکەکانی فڕێدا بێت و باڵای بەرز بوو بێت؟ ئەگەر بۆ وترێت لەبەر ئەوەی ئەسب هەستی بە پێویستی غاردان کردووە بۆیە قاچەکانی درێژ بوون، ئەدی بۆچی سەگی ڕاو وەکو ئەسب گەورە نەبووە؟ سەگی ڕاو بەلایەنی کەمەوە هێندەی ئەسب غار دەدات و زیاتر لەبارە بۆ گەورەبوون و لەویش خێراترە. بۆچی لە کاتێکدا ئەسب نینۆکەکانی فڕێ دەدات و گەورە دەبێت سەگی ڕاو وەک خۆی بمێنێتەوە؟ لەبەر ئەوە وەک عاتیف شەنگونیش ئاماژەی بۆ کرد، ئەو بەبەردبووە ناوبراوانەی کە پێیان دەوترێت ناوەندە زیندەوەر ئەگەر لە حاڵەتێکیشدا ڕاستی بن، ئەوە تەنها دەتوانرێت بوترێت کە جۆرێکی سربەخۆ بوون و سەردەمانێک ژیاون و دواتر لە ناوچوون. ئەگەر پەرەسەندن ڕاست بێت، بە گوێرەی زانستی جینەکانی شەبوونی چەندەها ناوەندە زیندەوەر شتێکی پێویستە، چونکە هەرگیز ناکرێت زیندەوەرێک کە پێشتر وەک ڕێوی بووە لە پڕێکدا و بە یەک بازدان موتەیشن ببێت بە ئەسب. ئەمە وەگەوە وایە مرۆڤ لە پڕێکدا 10,000 مەتر بەرز ببێتەوە. لەم ڕووەوە نەک بازدانێکی زەبەلاحی لەم جۆرە، بەڵکو جاری وایە تاکە بازدانێک زیندەوەرەکە لە ناو دەبات، کەواتە پێویستە لە نێوان دوو جۆردا چەندەها ناوەندە زیندەوەری ڕێک و پێک و لە ژمارە بەدەر هەبن. لێکۆڵینەوەکانیش هەر بەم ئاراستەیەدا دەڕۆن، هەر بۆیە لێکۆڵینەوەیان کرد و چەندین بەبەردبووی کۆن و نوێیان دۆزیەوە، بەڵام ڕێیان لە هیچ بەبەردبوویەک هەڵ نەکەوت کە گۆڕانی ئەسپی 5 نینۆچی بۆ ئەسپی 4 نینۆچی و ئەسپی 3 نینۆچی بۆ 2 نینۆچی نیشان بدات، بە تایبەتی لەسەر ئەو پاشماوانە وەستان کە گوایە مرۆڤ بە مەیمونەوە دەبەستێتەوە. باسییان لە کۆمەڵێک بەبەردبوو کرد بە ناوەکانی ئەوسترالۆپیتێکتوس و هۆمۆ ئێرێکتوس و نیاندێرتاڵ و پیاوی جاوا و پیاوی پەکین و بە ناوەندە زیندەوەری نێوان مرۆڤ و مەیمون ئەژماریان کردن. عاتف شەنگون لە کتێبەکەیدا بە ناوی پەرەسەندن دیسان بە گومانەوە لەم ئیدعایە دەڕوانێت و دەڵێت
بە بەردبووی ناوبرا و دەستی لە جێیەکدا و سەری 5 مەتر لەو لاترەوە هەندێکی تر لە ئێسقانەکانی چەند مەترێک قوڵتر دۆزراونەتەوە. ڕوون نییە ئەمانە هەمووی هی یەک کەسن یان نا، لەوانەیە بەشێکیان هی کەسێک بێت کە لە قۆناغێکی زۆر کۆنتردا ژیاوە و ئەوانی تریشی کەسێک بن کە لە قۆناغەکانی دواتردا ژیاوە. لەبەر ئەوە لە مرۆوە ناتوانرێت بڕیارێکی یەکلاکەرەوە بدرێت. لایەنگرانی پەرەسەندن لە بابەتی دۆزینەوەی ناوەندە زیندەوەرێک لە نێوان مرۆڤ و مەیموندا هێندە زیادەڕەویان کرد کە لە نێوان ساڵەکانی 1912 1913دا باسییان لە پیاوی پێڵداون کرد بەوەی باپیرە گەورەی مرۆڤە. ئەو پاشماوەیەی کە دۆزرا بووەوە بریتی بوو لە ئێسقانی کە لە سەرێکی 500 ساڵی و شەویلگەیەکی ئۆرانگوتان و ددانی مرۆڤ. بەڵام لە ساڵی 1953-1954دا دەرکەوت کە بە تەواوەتی ساختەیە و کە لەسەری مرۆڤ لکێنراوە بە شەویلگەی مەیمونەوە و پاشان ددانی مرۆڤی پێوە بەستراوە و بەهۆی مادەی کیمیاییەوە هەوڵ دراوەوانیشان بدرێ کە تەمەنێکی کۆنی هەیە. ئەم جۆرە شتانەوامان لێ دەکەن بە زەحمەت باوەڕ بە لێکۆڵینەوەکانی بواری بەبەردبووەکان بکەین و بۆچوونی ئەوەی پەرەسەندن زیاتر بیر و باوەڕی ئایدۆلۆژیایەکە وەک لەوەی بابەتێکی زانستی بێت بەهێزتر دەکەن. لایەنێکی دیکەی بابەتەکە ئەمەیە: بە گوێرەی دەستنیشانکردنی زانایانی بەبەردبووناس تەمەنی کۆنترین بەبەردبووی دۆزراوە 1.5 ملیۆن ساڵە. ئەمە لە کاتێکدا کە لە کەناراوەکانی دەریاچەی ڕۆدۆڵف لا کینیا پەیکەری مرۆڤێک دۆزرایەوە کە تەمەنی 2.8 ملیۆن ساڵە کە لەسەری ڕێک وەک کە لەسەری مرۆڤی ئەمڕۆیە. لە گۆڤاری زانست و تەکنیکدا وێنەی ئەم کە لەسرە هاوڕێ لەگەڵ نووسینێکی دوور و درێژدا بڵاو کرایەوە، واتە ئەو زیندەوەرەی کە وەکو ناوەندە زیندەوەرێک لە نێوان مرۆڤ و مەیموندا ڕاگەیەنرا بوو لە پڕێکدا بوو بەنەوە و وەچەی مرۆڤ. ئەوانەی کە لە مرۆوە پشت بە هەندێک دەقی ئاینی دەبەستن، بە تایبەتی جوولەکەکان لە ڕوانگەی کتێبی پیرۆزی خۆیانەوە، لەوانەیە ڕەخنە لە بانگەشەی ڕابردوێکی وەک 2.5 ملیۆن ساڵی بۆ مێژووی ئادەمیزاد بگرن. ئەم بانگەشەیە هی ئەو بەبەردبووناسانەیە کە پێوەر و تەکنیکی لێکۆڵینەوەی تایبەت بە خۆیان بەکارهێناوە. ئەگەر ڕەخنە لە پێوانەی یەکدانە بەبەردبوو بژیرێ، مانای وایە دەرگای ڕەخنە لەسەر هەموو لێکۆڵینەوەکانی دیکەی پەیوەست بە بەبەردبووەکان دەخرێتە سەرپشت. ئەم بابەتە لە پەرەسەندندا واتە ئاستی باوەڕپێکراوی پێوانەی کاربۆن و لێکۆڵینەوە دەربارەی بەبەردبووەکان و ئەو پێوەر و تەکنیکانەی کە لەم ڕۆوە بەکاردێن نابێت پشتگوێ بخرێن. بەڵام ئەوەی لێرەدا بۆ ئێمە گرینگە ئەو ڕاستیەیە کە ئادەمیزاد لە سەرزەویدا پێش مەیمون یان بەلایانی کەمەوە لە هەمان کاتدا ژیاوە. شێوە خەیاڵیەکانی نێوان مەیمون و مرۆڤ لە کتێبەکانی قوتابخانەدا گوایە بۆ ئەوەی پەرەسەندن نیشان بدرێت کۆمەڵێک شێوە لە تەنیشت یەکترەوە دادەنرێن: مەیمونێک، یەک لە سەرچواری مەیمونێک، نیو مەیمون، نیو مرۆڤ، سێ لە سەرچواری مرۆڤ، پاشان پیاوێکی تەمەن مامناوەندی ئەوروپی. ئای ئەمە چ خەڵەتانێکی گەورەیە! بۆچی تەنها یەک دانن لە مەیمونەکان پەرەی سندووە و ئەوانی تر وەکو خۆیان ماونەتەوە؟ بۆچی پیاوێکی تەمەن مامناوەند دەرکەوتووە و ئافرەت دەرنەکەوتووە؟ ئەی پەرەسەندنی ئافرەت چۆن ڕوویداوە؟ تەنها یەک دانە یان لە یەک کاتدا چەند مەیمونێک بەرەیان سندووە؟ ئەگەر وەکو هەندێک بانگەشەی بۆ دەکەن بەڕێکەوت ژمارەیەکی زۆری مەیمون لە دوورگەیەکدا کۆبوونەتەوە و پەرەیان سندووە، چ ڕێگرێک لە بەردەم ئەوەدا هەیە کە لە هەمان شوێندا هەمان شت ڕوو نەداتەوە؟ پڕکردنەوەی بۆشاییەکانی ناوبانگەشەیەکی لەم جۆرە بەڕێکەوت و بیردۆز و گریمانەکان لەگەڵ چ پێوەر و شەرەفێکی زانستیدا دەگونجێت؟ لە کاتێکدا ڕوون و ئاشکرا دیارە کە ڕێکەوت هیچ جێگایەکی لە بووندا نییە و لە بەرامبەردا توانست و زانست و ویستی ڕەها نمایانە. ئەگەر هەمان هەوڵ و کۆششی چڕ و پڕ بە ئاراستەی بەدیهێناندا بدرایە و حەڵقەونەکانی زنجیرەی ژیان بەم توانست و زانست و ویستە پڕکرابایەتەوە، زانستی تر نەدەبوو.